دیارە ئێمە مەدانەکە لە بەرەوەی دەستەی سەرپەرشتیاران و ئیدارەی مەدانەکە ئەڕۆن بۆ کۆبوونەوە ئێمە ئینماکرە گەر خەڵکەکە لێرە توانن دابنیشن ئەوە بۆ خۆیان لێرە دابنیشن و بمێننەوە ئێمە لە بەرەوەی ئێمە ئێستا کۆبوونی دەستەکەمان هەیە بۆ وەڵامدانەوەی دەست پێشخەرەکەی دوێنێی حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵیشیا ئێمە ئەو گفتوگوانە کە ئیکەین ئەو خاڵانەی کە ئەوان وەڵامیان بۆی هەبووە گفتوگوی ئەو بابەتانەکەین و ئێسەیش لەگەڵ دەستەکە قسە لەسەرەوەکەین چۆنێتی مانەوەمان لە مەدانیان کۆتایی پێێنانی ئەم مەدانەیان بەردەوامیدان بە چی شێوازێک قسە لەسەر ئەو بابەتێکی یەکی لە جوانەکانی مەدانە ئەوە بۆ گەڕاوینەوە بۆ ڕێی خەڵکەکە و خەڵکی کە لە ماوەی 15 ڕۆژە لەگەڵمانە بووە من ئامادەم بەردەوامم هەتا ئەو ڕۆژەی ئەم خەڵکە لە من لێرەم و ئەوە سین هەتا حقیقمان وەگرن تا مافی ئەم چندێک داوایەکەن وەرەگری زۆر باش لایانی پەیوەندیدار ئەڵە دوو کاتژمێر کارەبا زیاد دەکەن هێست ناکەن دوو کاتژمێر کەم بێت یان لە خواستی ئەوانە بێت ئێمە نامانە دوو کاتژمێر نا دوو کاتژمێر چییە بەکەڵک هەر بگەن ئێمە خاوەنی ئەم ئیزگە و ئەم هێنەی لێرەنا عیب نییە بۆ دوو سەعات بەکەڵکی چییە لە ڕاستی دەربەندیخان لە سەرتاوە کە هاتووتە سەر شەقام و بڕیاری مانگرتنی داوە کۆمەڵێک داواکاری هەبووە هەر ئەساسیترین داواکاریەکان ئەو بووە کە دەربەندیخان ئاوی خواردنەوەی نیەکە ئاوی خواردنەوە لە هەرە سەرەتاییترین مافەکانی هەر هاوڵاتیەکە بۆیە پاکردنەوەی ئاوی دەربەندیخان و چاکیرگرنی و گیرروگرفتانی کە لە وای کردو ئاوی دەربەندیخان پیس بێت یەکێکە لە داواکاری سەرەکیەکانوە بۆیە ئەم گرفتانە گرروگرفتێکی گشتین خەمی گشتی شارێکە هەمومان هێناوەتە سەر شەقام هەتا و داواکارانە جێبەجێ نەکرێت من بە باوەڕی منەگەرم خۆپیشاندانەش کۆتایی بێت دیسانەوە خۆپیشاندان دروستە بێتەوە